بینەرانی زێدازی سڵاوتان لێبێ من یادگار فایقم خۆشحاڵم لە دیبەیتێکی دیکەی ڕاستە و خۆدا هاتوومەتەوە خزمەتتان تەوەری ئەم شەومان لەگەڵ هەر سێ میوانە ئەزیز و بەڕێزەکەم تایبەتە با قسەکردن لەسەر لێکەوتەکانی پاش ڤایرۆسی کۆرۆنا و بێگومان دۆخی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دۆخی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەنگاوەکانی چاکسازی و خێرا و پەلەکردن لە جێبەجێکردنی ئەو هەنگاوانە بێگومان قسە لەسەر پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەکەین بە سەرۆکایەتیەکی نوێوە و دانوستاندن و گفتوگۆکان بەکوێ گەیشتون و تا چەندە ئەوەندەی زانیاریەکان ڕێگەمان پێدەدەن نزیک بوونەتەوە لەوەی کە چارەسەرێک بدۆزنەوە لە سەرووی هەموو بابەتێکەوە بۆ پرسی موچە کە بە نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە پرسێکی ئێجگار گرنگە بە تایبەت موچەخۆران. من زیاتر ناڵێم لە پێشەکێکم بە سوپاسەوە سێ میوان ئەم شەو حزوریان هەیە لەم دیبەیتە ڕاستە و خۆیارێک لە بەڕێزان دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاستانەکەم دکتۆر، هەروەها دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوەش بەخێر بن دکتۆر ماندوو نەبن، هەروەها دکتۆر ئەرشەدتا مامۆستای زانکۆ و زیاتر پسپۆرێکی لە بواری سیاسەتی ئابووریە کە ئێمەم شەویشمان پێوێت دکتۆر ئێوەش بەخێر بن سەرسەر و سەرچاوم. دکتۆر محەممەد لە جەنابتانەوە دەست پێ بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان شان بەشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا بە دۆخێکی ئابووری سەختدا تێپەڕ دەکات. پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە ئێستادا ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی دیکەی کرد و بە حکمی ئەوەی بڵێن زۆری خایان کۆبوونەوەکەیان درەنگ کەوتن لەوەی تەواو بن دیارە زۆر بابەت باس کراوە. من بە پرسیارێکی گشتی دەست پێەکەم پاشانە چینە سەر باسی وەبەرهێنان. ئەو کۆبوونەوەیە چی تیا بوو بە نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە لە ناو ئەو هەموو هەواڵە ناخۆشە هەواڵێکی تا ڕادەیەک دڵخۆشکار بێت. بەڵێ زۆر سپاس ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24. طبعاً کۆبوونەوەکەی ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران من وەکو با بڵێن میوان بەشداریم تێدا کرد وەکو سەرۆکی دەستەی وەبەرهێنان چونکە بە حکمی ئەوەی فەقەرەیەک تەرخان کراوە بۆ گفتوگوکردن لەسەر یاسای نوێی وەبەرهێنان کە بەڵێ یەکێک لە بەرنامەی کۆبوونەوەکە بوو و خاڵێکی سەرەکی بوو. طبعاً گفتوگو ئێمە زیاتر گفتوگومان لەسەر ئەوە کرد خاڵەکانی تری کۆبوونەوە لەوانە دکتۆر عەبدولحەکیم زیاتر ئاگادار بێ و ئتیلاعی لەسەر هەبێ، بەڵام ئەوەی کە پەیوەستە بە یاسای وەبەرهێنان بێگومان یاسای ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان کە ئێستا ئیشی لەسەر دەکەین یاسا ئەوەی کە ئێستا بەرکارە یاسای ژمارە 4 2006 یاسایەکی باش بووە بۆ وەبەرهێنان لە دۆخێکدا دروست بووە کە هەرێمی کوردستان پێویستی بەوە بووە کەرتی تایبەت بەشدار بکرێت لە بنیادنانی هەرێمی کوردستان. بە تەسەووری ئێمەش کەم تا زۆر بەشداری کردووە و دیاریشە ئەو پرۆژانەی کە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان جێبەجێ کراون بەشدارێکی باشی ئەم یاسا نوێیە یعنی کە داوا کراوە پەلە بکرێت لەوەی کە بخرێتە بواری جێبەجێکردنەوە و گفتوگۆی لەبارە بکرێت و ینی بچێتە بواری قەیدی تەنفیزەوە. ئاسانکاری زیاتری تیا دەبێت بۆ وەبەرهێنەران بە شێوەیە کە بتوانن هاوکاری حکوومەت بن و هاوکاری هاوڵاتیانیش بن بەدڵنیاییەوە هەم ئاسانکاری باشی تێدا بۆ وەبەرهێنەران چ بیانی چ ناوخۆیی و هەمیش قیودی زیاتری تێدایە لەسەر وەبەرهێنەران کە نەتوانن مامەڵە بە پرۆژەکانیانەوە بکەن یاخۆت مەشاکل کە لە ڕابردوو هەبووە لە هەردوو دی و یاساکە ئیجابیاتی زۆر باشی تێدایە و دەکرێت ببێتە نقطەیەکی ئینتیلاق بۆ استیسماراتی باشتر لە هەرێمی کوردستان لە داهاتوودا. زۆر باشە دکتۆر دێمەوە خزمەتتان پرسیاری زۆر وردم هەیە کە پرسیاری هاوڵاتیان و وەبەرهێنەرانیشە بێگومان دکتۆر عەبدولحەکیم دیارە دکتۆر محەممەد تۆپەکەی خستە گۆڕەپانەکەی ئێوەوە با هەمان پرسیار بکەمەوە. ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران چی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدا بوو و یەکسەر باو پرسیارش بکەم گفتوگۆکان لەگەڵ بەغدا تا چەندە گفتوگۆیەکن بە ئاراستەی باش. بەڵێ بەتاکید هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستانە و بەدەرەنجام پێداچوونەوە بە هەوو خزمەت گوزاریانی کە پێشکەش دەکرێت و پێداچوونەوە بە سیستەم و هەیکەلیەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانیت
خێراتر مامەڵە لەگەڵ داواکاریەکانی هاوڵاتیان بکات و لە هەمان کاتیشدا ئێمە دەتوانین بڵێن چۆن بتوانین سەرچاوی داهاتی زیاتر بەدەست بێنین و فرەچەشنی سەرچاوی داهات کە ئەمە دەبتە ئەساسێک بۆ ئەوەی لە داهاتوودا ئێمە لە هەموو کاتێک چارەنووسی خەڵکی کوردستان نەکەوتە ژێر ڕەحمی دابەزین و هەڵکشان و داکشانی نرخی نەوت بەتاکی دەمەش سیاسەتێکە کە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە بە تەنیان ناتوانانی بیکە ئەگەر هەماهەنگیەکی تەواو نەبێت لەگەڵ حکوومەتی اتحادی ئێمە دەزانین تا ئێستا سیستەمی دارایی هەرێمی کوردستانەوەی کە ئێمە پشتی پێدەبەستین پەیوەستە بە سیستەمێکی دارایی سیادی و لەسەر ئاستی سیادیە کاری لەسەر دەکرێت و بە تاکید ڕەچاوی ئەم حاڵەتە دەکرێت ئەوەی کە هەیە تا ئێستا تەنانەت لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئێمە بتوانین لە هەموو ئاستەکان مامەڵە لەگەڵ عێراق بکەین بە شێوازێک بێت کە لەسەر ئاستێکی تەکنیکی هەمووشی لە خزمەتی هاوڵاتیانی کوردستان و هاوڵاتیانی عێراق بە شێوازێکی گشتی چونکە سەقامگیری عێراق بەنسبەت ئێمە گرنگە لەم قۆناغا و بەرژەوەندی هاوڵاتیان بە شێوازێکی گشتی بۆ ئێمە زۆر گرنگ و کاریگەری دەبێت لەسەر گەشە سەردنی ئابووری ئەوەی کە ئەمڕۆ باس کرا بەشێک بوو لەو پێداچوونەوەیە بە بڵێن سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان کە پێویستە کاری لەسەر بکرێت بەشێک لە بڕیارەکانەوە بوو کە ئێمە بتوانین لە چوارچێوەی ئەنجومەنی باڵایی وەبەرهێنان دوجار گفتوگۆی لەسەر بکەن ئەوەی کە پەیوەستە بە بڕیارەکانی چاکسازی کە لە چوارچێوەی وەزارەتی دارایی و بڵێن وەزارەتە تایبەتمەندیدارەکان کاری لەسەر بکەن بەوەی کە ئەو خەرجیانەی ئێستا بە تایبەت خەرجی گشتی کە پێویست ناکات بە تایبەت سامانی گشتی پێویست دەکات بە شێوازێکی تر ئێمە ڕێکی بخەینەوە کە باشترین خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان پێشکەش بکەیت لە هەمان کاتیشدا خەرجیەکی کەمتر بچیتە چەند دوای ڕێخستنەوەی ئەو خەرجیانە کاریگەری لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان دادەنێت بە تاکید ئێمە چاکسازی لە کەرتی کارەبا بۆ نمونە ئێستاەوەی کە لە کۆبنەوەی پێنجی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردرا لەوەیە کە ئێمە پرسی دابشکردن و پێدانی کارەبا بدرێتە کەرتی تایبەت و کەرتی تایبەت کاری لەسەر بکەن چونکە ئێمە دەزانین 90% لە بەرهەمی کارەبا کەرتی تایبەتە و بۆیە دەکرێت پرۆسەکانی تریش کەرتی تایبەت کاری لەسەر بکەن ئەمە ئێستا گفتوگۆیەکی ورد لەگەڵ کۆمپانیاکان دەکرێت ئەوانەی کە لەم بوارانەوە بە تاکید کوالتیەکە و بڵێن سوودی زیاتر دەبێت و خەرجیەکانی کەمتر دەبێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و بە تاکید ئێمە دەزانین پرسی کارەبا پرسێکە تەنها پەیوەست نییە بە ئێمە چونکە ئەوەی کە پەیوەستە بە سیستەمێکی کارەبا سەرتاسەری عێراق و تەنانەت پلانێکی هەرێمیش هەیە بۆەوەی کە جۆرێک لە نیتۆرێکیەکی هەرێمی هەبێت کە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەیەکەوە بتوانن هاوبەش بن لەم پرسە چونکە بەشێک تەنها لۆکەڵی نیە مەبەستمەوەیە ئەم جۆرە پلانانە دەکرێت ئێمە لە چوارچێوەیەکی لۆکەڵی کە پەیوەستە بە دامەزراوە و مؤسسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە چۆن بتوانین بیگونجێنین لەگەڵ هەڵومەرجی ئێستای ئابووری وەزعی ئابووری ئەو قەیرانەکە ڕوبەڕووی کۆمەلگای نوێ و دەوڵەتی بۆتەوە نەک تەنها هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا ئێمە بیر لە بەدائیل و ئەلتەرناتیڤی زیاتر بکەن دوای قسە لەسەرەوە شەکەین چۆن سەرچاوەکانی داهات فرێچەشن بکرێن دکتۆر ئەرشەد یعنی کاتێک نرخی نەوت ناڵێم دادەبەزی ئەڵێم هاڕە دەکات چکە ئەمە دابەزین نییە ئەمە هەر بەجارێ دابەزین بوو زۆر بوو ئەو وڵاتانەی کە ئاعتیمادی سەرەکیان پشتبەستنی سەرەکیان لەسەر نەوتە زیانێکی زۆریان بەردەکەوێت هەموو پلانەکانیان تێک دەچێت لە ناویاندا بە شێوەیەکی سەرەکی عێراق و بە تایبەت هەرێمی کوردستان چونکە ئەو تێ 90 بۆ 93% ڕەنگە زیاتریش پشتبەستن بە نەوتە قەیرانی دارایی یاخود قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان شتێکی نوێ نییە ئێمە ئەگەر سەرچاوەکانی داهات فرەچەشن نەکەین چەندین جاری دیکە معڕز نین بۆ ئەوەی ڕوبەڕووی قەیران بینەوە ئەگەر دۆخیش زۆر باش بێت سوپاس ڕاستی قەیرانەکە تەنها هەرێمی کوردستان نیە قەیرانەکە جیانە و حەز دەکەم ئاماژە بە ئەوە بکەم کە ئەو قەیرانە تەنها پەیوەست نیە بە کۆڕۆنا ساڵی ڕابردوو لە مانجی 7 و 8 ئابووری گەورەکانی جیهان بە ئاشکرا پێوە دیار بوو
کە بەرەو داکشانی ئابووری دەڕۆن مانجی هەشت ترامپ فشاری لە سەرۆک ترامپ فشاری لە بانقی مرکزی ئەمریکی دەکرد کە نرخی سوودا بەزێنیت لە بەروی هەم ڕاوێژکارەکانی ئاماژیان بۆ دەکرد کە ساڵی 2020 بە قەیرانێک دەست پێ دەکات و بەرەو داکشان دەڕات. ئاماژەکان لە چیەوە هاتن؟ لە 30 ساڵی ڕابردوو 7,000 داهاتی قەواڵە حکومیەکانی ئەمریکا داهاتی قەواڵە درێژخایانەکان کەمتر بووە لە داهاتی قەواڵە کورتخایانەکان مەسەڵەن 10 ساڵی داهاتی کەمتر بووە. هەر 7,000ش داکشانی ئابووری بە دوای خۆی داهێنا. یعنی لە کاتێکدا جیان خێری چیەوە بوون چۆن خۆیان بپارێزن لەو قەیرانێکە بەرەو پیلیانەوە دێت. چین خەبەرێکی ناخۆشتری پێدان کە ڤایرۆسێک بڵاو بوویتەوە و بە خێرایش لەژێر کۆنتترۆل دەردەچیت و لە ساڵی نوێەوە تەشەنەی کرد و وڵاتانی جیانی داگرتەوە. کەواتە خۆی داکشان دەستی پێکرد بوو. کۆڕۆنەش هات لە بیدایەتی ساڵی 2020 بڵاو بووە زەربەی گەورەی لە ئابووری جیهاندا. خەبەر چی ناخۆشتر لەلایەن رووسیا و سعودیەوە لە مانجی سێوە کە نەگەیشتنە ڕێککەوتن و بڕیاری جەنجی نرخی نەوتیاندا لەسەر ئاستی جیهان. رووسیا مەبەستیەوە بوو زیان بە کۆمپانیا ئەمریکەکان بگەێنی، سعودیاش مەبەستی بوو تۆڵە لە رووسیا بکاتەوە چکە و کاتێ ئەو ساڕوخانەی ئاراستەی ئارامکۆکران رووسیا زۆر بە ئەکتیڤی کاری لەسەر مشتریەکانی سعودیا دەکرد کە نەیتوانی نەوت خۆی بنێرتە بازار ڕیان چێشی. یعنی سعودیا ویست تۆڵ لە رووسیا بکاتەوە تۆڵە لە ئەمریکا بکاتەوە. کاریگەریەکەی بەو شێوەیە نەبێت لەسەر سعودیا و رووسیا، زیاتر کاریگەری لەسەر عێراقدانا. من پرسیارەکەم ینی بە دیاریکراوی ئەوەیە ئێمە ئەگەر خێرا فریای خۆمان نەکەوین لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی ینی کێشە دروستبوون لە مەجالە مالیەکە شتێک نابێت لە پشتمانەوە، هەمیشە لە بەردەممانە بێت. ئەمە چۆن ڕێگەل لە ڕوودانی بگرین ئێمە؟ حەزم کردم قەدیمە کورتت دەمێت کە دام لۆی بزانین لە داهاتوو چ ڕوو دەدات. باش یەکەم جارە لە مێژووی مرۆڤایەتی و مێژووی بازاری نەوت کە نەوت بەژێر بە سالە بفرۆشە 37 دلار ژێر سفر ئەو پێشاتەکە کەس پێشببینی نەدەکرد. وە خستنەڕووی نەوت بازاری پڕ کردی و کەشتەکان هەموو پڕن شوێنی بەتاڵکردنیان نییە. لەمان کاتیشدا گەورەترین وڵاتانی ئابووری جیهان و کۆڵمانیا و ئیتالیا و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پەچیان کەوتێ ناتوانیش بکەن لەبەر مەترسی کۆڕۆنا. هێشتا مەترسی شەپۆل یەکەم تەواو نەبوو، ئامادەکاری دەکرێت لە هاتنی شەپۆلی دوم. ئەمە زیاتر نرخی نەوت سەڕایەوەش کۆمپانیەکانی ئۆتۆمبیل و ئەوانە بە خێرایش لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی دەکەن کە خواست لە 10 ساڵی داهاتوو لەسەر نەوت کەم دەکاتەوە. ئەوە هەمووی ئەو پێشبینیانە ئاماژەنە کە نرخی نەوت باسانی بەرز نابیتەوە. یعنی ئەگەر بەرز بیتەوە لە 20 دلار و 25 دلار و 30 دلار سەقفێت 35 دلار ناگاتەوە 56 دلار و 6 دلار ئەوی بودجێ عراقی لەسەردانرای لەسەر 56 دلار. لەبەرەوە لە ماوەی کورت و درێژیش لە چەند ساڵی داهاتووش ناتوانین پشت بەنەوت بەستین تاکە ڕێگا ئەوەیە پیشسازی ناوەخۆ سێکتەرەکان پەرە پێ بدەین هەتا بتوانین وەکو هەردوو بە ڕێزان ئاماژیان پێکرد چۆن ئەمانە ئەکرێت بۆی تەنها لە بواری قسە نەمێننەوە بڵین بەرچاوڕوونیش بۆ لایەنی پەیوەنددار بخەینە ڕوو. دکتۆر محەممەد، من هەفتەی ڕابردۆر لەو جێگەیەوە سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەبوو هەمان باسم لەگەڵیان کردەوە. ینی کاتێ باسی کۆی خەرجی ماگانەی حکوومەت هێرێمی کوردستان ئەکرێت و نووسراوە خەرجی و بەرهێنان 45 ملیار دینار یا 45,000 بزەبت ڕقەمەکە بە دیاریکراوی ئاماژەی پێ نەدراوە. خەڵک ترسی ئەوەی لێ نیشتووە کە وەبەرهێنان ئەو هەنگاوانەی لە هەشتۆمانی یەکەمی حکوومەت هەنگاوی زۆر باش بوون هەمووی سفر بێتەوە. وایە؟ بێگومان بەشێکی وایە بەڵام هەمووی وانە لەبەر ئەوەی بودجەی وەبەرهێنانی حکوومەت بەبەستی لەو پرۆژانەیە کە حکوومەت خۆی جێبەجێ دەکات. بەڵێ ئەم 45 میلیارە ئەو 45 میلیارە کە حکوومەت تەرخانی دەکات ئەوەی کە علاقەی بە ئێمە وایە لە یاسای وەبەرهێنان باس لەوە کراوە پرۆژەکانی وەبەرهێنان حکوومەت پێویستە خەدەمات تا بەردەرگای پرۆژە ببە. ئەمانش طبعا لە پرۆژەکانی داهاتوو دەکرێت چارەسەر بکرێت بەپێی ئەو ئیجازەیە بەپێی ئەو اتفاقی کە لەگەڵ وەبەرهێنەر دەکرێت ئێمە وەکو دەستای وەبەرهێنان دەکشروت لەسەر وەبەرهێنەران دابنین کە ئەو خەدەماتانەی کە پێویست بوو حکوومەت تەقدیمی بکە ئەوان بیکەن. لە ماوەی ڕابردووشدا لە 4 سال 5 ساڵی ڕابردوو لە 2014 هەتا 2 مانگ 3 مانگش پێش ئێستا پێش کۆرۆنا و ئەوانە حکوومەت دەرفەتی دا بوو کە وەبەرهێنەران ئەو بودجەیەی کە تەرخان کراوە
بە قەرز خەدەمات بۆ پرۆژەکانیان ببە باش دەکرێت لەمە دو اتفاقات نوێ بکرێەوە بە شێوازێکی باشە ئەمە بەنسبەت لێرە بەدووە بەڵام بەنسبەت ڕابردووە ئەسەری ڕەجعی نابێت کاریگەری لەسەر پرۆژەکاندا نانێت چکە لێرە بەدووە تۆ ئەکرێ بە پێی گرێبەستێکی نوێ لایەنی وەبەرهێن ناچار بکەی ئەو خزمەت گوزاریە پێشکەشکە بەڵام چی بەنسبەت ئەوانەی ڕابردووە تەسیر دەکا کاریگەری هەیە لەسەر ژمارەیەک پرۆژە باشە بەڵام ئەو پرۆژانەی کە ئێمە مەسەلەن خەدەماتیان بۆ نەچوە لەوانەیە بەو شکلەیە نەبێت چونکە ئێمە لەناو پلانەکەی خۆشمان ئەم جارەکە ئەعلانمان کردووە ئێمە دامانەوە 11 ناوچەی پیشەسازی گەورە لە هەرێمی کوردستان دروستکەین کە ئێمە باس لە ناوچەی پیشەسازی دەکەین ئێمە ناوچەکە وەکو زۆن دەیدەینەوە بەرهێنان و بەرهێنەرێک دێ خەدەمات دروست دەکا ئەو وەختی ئەوەی کە ئێمە ئیجازەی کارگەیەک دەدەین خۆی دەچی پارەی خەدەمات دەدەین ینی ئۆڕدی ئەو بابەتە لەسەر حکوومەتی هەرێم نامێنێ لەسەر خودی وەبەرهێنەرەکە دەبێتون و لە یاسا نوێیەکە شوێنی ئەم بابەتە دەکرێتەوە و تاکو ئیشکالاتی یاسایی بوو بە حکوومەت و بۆ ئێمە دروست ئەم هەنگاوی بڕینی ئەم پارەی وەبەرهێنانیش ئەم 45 ملیارە ئەوەندەی من بزانم هەنگاوێکی کاتیە تا دۆخەکە بێگومان تا میزانی حکوومەت دروست دەبێتەوە یان سەرچاوی دارایی باشتر دەبێتن و حکوومەت بتوانانی خەرجی لە پرۆژەکانی وەبەرهێنان بکە ئەوانەی کە خۆی با بڵێن بەرنامەی هەیە مەسەلە قوتابخانەیە مستەشفا یان هەر ڕێگاوبانە یان هەر پرۆژێکی تر کە حکوومەت دەیکە دەبی خەرجی لێ بکە و چارەسەری ئەم بابەتە بکرێت باشە ئەو کاتەی لە پاسی یادگار من میوانداری جەنابتانم کرد دۆخەکە لە ئێستا باشتر بوو ئینشاڵە باشتریش دەبێتەوە بەنسبەت وەبەرهێنەرانەوە ئێوە بە چ ڕێگەیەک ئاسانکاریان بۆ دەکەن چکە ئاماژەت بە یاساکەشدا چکە ئێستا دۆخێکی جیاوازە کەواتە بڕیار و ڕێنمایی جیاوازی پێویستە بەنسبەت وەبەرهێنەرانەوە یعنی لێرەوە چۆن هانیانە دەی بۆ ئەوان دەست لە حکوومەت بەرنەدەن و دەست لە پرۆژەکانیش ئێمە کە ئەو پلانەی ئێمە ڕامانگەیان دووە بە هاوکاری هەموو لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێک لەوانەی کە زۆر هاوکاریکردنە دکتۆر عەبدولحەکیم لێرە دانیشتووە لە دروستکردنی ئەو پلانە بێگومان ئەمە خەتوای یەکەمە بۆ دروستکردنی نەخشەی وەبەرهێنان طبعا کێشەیەکی سەرەکیمان لە دەستەی وەبەرهێنان کە وەبەرهێنەران گلەیان لێ کردووە مەسەلەی دابینکردنی زەویوزارە بۆ پرۆژەکانی وەبەرهێنان حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو پلانە و بەپێی پلانی دروستکردنی نەخشەی وەبەرهێنان ملزەم دەبێت زەوی بۆ پرۆژەکانی وەبەرهێنان دابین بکە پێش ئەوەی مۆڵەتی وەبەرهێنانی پێ بدرێتن کە ئەمە کرا بێگومان لەگەڵ ئەمەش بۆردی سیستەمی یەک پەنجەرەیی لە دەستەی وەبەرهێنان دروست کراوە ئەمە هەموو بۆ ئەوەیە ئاسانکاری بوو وەبەرهێنان بکرێ بێن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن کە ئەم ئاسانکاریان دروست بوو بێگومان قانونیش یاسای وەبەرهێنان ئەوانەی کە ئێستا بەرکارە و ئەوەی کە داهاتوش ئینشاءالله ئەگەر لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران چوە پەرلەمان دەرچوو بێگومان امتیازاتی زۆر باشی تێدا لە ڕووی ئەو لێبوردنانەی کە بۆ وەبەرهێنەران دەکرێت لە ڕووی باجەوە لە ڕووی گومرکەوە لە ڕووی خەدەماتە لە ڕووی زۆر شتەوە کە تەسیلات بوو وەبەرهێنەران دەکرێت قەرەبووی ئەو زیانانە دەکاتەوە کە ئەگەر واتە تەسیلاتەکە ئاسانکاریەکان زیاتر دەبێت لە ڕابردوو کەمتر نابێت زۆربەی هەرە زۆری ئەو بەرهێنانەی ئێمە تەعاملیان لەگەڵ دەکەین پێیان وایە یان پێیان باشە تەسیلاتیان بۆ بکەین لەوەی ئێمە پارەیەک تەرخانکەین بۆ خزمەتکردنی پرۆژەکان سپاسانەکەم دکتۆر عەبدولحەکیم ینی بەنسبەت چاکسازیەوە هەفتەی ڕابردوو کە ڕاگەیەنرا کەمکردنەوەی موچە و دەرماڵی خاوەن وەزیفە باڵاکان و پلە تایبەتەکان لە سەرۆکایەتی هەرێم حکوومەتی هەرێم سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمان و ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی پارێزگا ئەمە تا ڕادەیەک لای هاوڵاتیان دڵخۆشیەکی دروست کرد بەڵام ئێستا قسە لەسەر میکانیزمەکە هەیە ئەمە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆەوەی داهات و با بڵێن داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بێت و دووبارە یەکەمەوە بیخاتە خزمەتی موچەخۆرانەوە چکە ئێستا دۆخیان خراپە بەڵێ بە تەئکیدەوەی کە پەیوەستە بە پلە باڵاکان کە لەو قۆناغە دەست پێکرا بەڵام لە یاسای چاکسازی هاتووە کە دەبێت ئێمە پێداچوونەوە بە سیستەمی موچە سیستەمی دەرماڵە بکەین لە چوارچێوەی یاسا بەرکارەکان بە شێوەیەک بیت کە دادپەروەری تیابێت و بە تاکید دادپەروەری و عەدالەت لە سیستەمی موچە و دابەشکردنی موچە و بژێوی ژیانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە هێزی ئاسایشی ناوخۆ پۆلیس شەهید و ئەمفال کراوان خاوەن پێداویستی تایبەت زیندانیە سیاسیەکان و هەموو ئەو شەریحانی کە ئێستا بڵێن منحەیەک یان موچەیەک لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرین ئەو جیاوازیەی کە ئێمە دەیبینین لە سلەمی ڕەواتب و لە موچە ئەمە پێویست دەکا ئێمە پێداچوونەوەی بۆ بکەین ئەوەی کە لە یاسای چاکسازی هاتووە
ئاماژەی بەوە کردووە ئێمە بەپێی یاسا بەرکارەکان کاری لەسەر بە تاکید ئێمە ئێستا ئەو هەر بڕیارێک لەو چوارچێوێ بێت لە چوارچێوەی یاسا بەرکارەکان دەبێت واتە هیچ یاسایەکی نوێ نییە بۆ پێداچنەوە بەڵام بەپێی ئەو دیراسەتەی کە کراوە و بەپێی بڕیارەکانی لژنەی باڵای چاکسازی کە لە هەشتی نیسان بڵێن کۆبنەوەی خۆی ئەنجامدا و کۆمەڵێ بڕیاری دەرکردووە و ئێستا وزارەتەکان کاری لەسەر دەکەن لە ماوەی 90 ڕۆژە دەتوانن بەشێکی زۆر لەو میکانیزمەی کە پێویستە بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی کۆتایی پێدێنن و بەشێکی ئێستا دەتوانین بڵێم وزارەتی دارایی کە لە هەموو وزارەتەکان زیاتر ئەرکی زیاتری لەسەر شانان دەستیان بەکارەکانی خۆیان کردووە هەر بۆ نمونە ئەمڕۆ کۆبوونەوە هەبووە لە وزارەتی دارایی و بەشدار بووینتیا کە پەیوەست بووە بە کردنەوەی ئەژماری بەنکی بۆ فەرمانبەران چونکە ئەمە ئەساسی چاکسازیە کاتێک کە فەرمانبەر خۆی بتوانیت موچەی خۆی وەرگریت و ئێمە زۆر جار باسیەوە دەکەین کە سیستەمی موچە لە هەرێمی کوردستانیان شێوازی پێدانی موچەوای لێ هاتووە لەوانەیە خەڵکێکی بەندیوار بێت خەڵکێکی نامۆستەحەق وەرگرێت خەڵکێک کە ئەمتیازێکی وەرگرتەوەی خۆی نییە پێداچوونەوە بەو فایل و مەلەفاتانە کە ئەساسەن ئەمتیازێکی داوەتە خەڵک دۆخە ئابوووریەکە نابێت بێ بەهۆکار بۆەوەی ئەم چاکسازی خێراتی بکات دەزانی ئێمە مەسلەی خێراکردن نییە ئێمە پرسێکمان هەیە پێ دەڵێن پرۆسەی چاکسازی کە لە سەرەتایی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەستمان پێکردووە بە وەتیرەیەک و لەسەر هەمان وەتیرە بەردەوام دەبن لەسەر هەمان ئەنگاو و بەتەکید پرسی هەندێک لە پرۆسەی چاکسازی تەنها پەیوەست نییە بە قەیرانی دارایی بەوەی کە قەیرانی دارایی وای کردبێت کە ئێمە ناچار بکات خێراتر ئەم پرسە بکەین نەخێر ئێمە ماوەی زەمەنیمان هەیە چوارچێوەیەکی یاساییمان هەیە چوارچێوەی تعلیمات و دەبێت ئەمانە هەمووی بەڕێکارێک بکەین کە لێککەوتەی یاسایی بە شێوازێک بێت هاوڵاتیان زەرمەند نەبن و بە تاکید سامانی گشتیش بپارێزین و ئێمە دەزانین لە پرۆسەی چاکسازی سێ دەستگای گرنگی هەرێمی کوردستان هەیە کە چاودێری بە دوواداچوون و شێوازی جێبەجێکردنی یاسای چاکسازی دەکەن بۆ نمونە دیوانی چاودێری دارایی دەستەی دەستپاکی داواکاری گشتی ئەمە سێ مؤسسەی گرنگن و چاودێری پرۆسەکە دەکەن لە هەمان کاتدا ئێمە هەموو پرۆسەی چاکسازی لە چوارچێوەی یاسای چاکسازی نادۆزینەوە بەڵکو ئێمە پرۆسەیەکی ترمان هەیە لە چوارچێوەی هەیکەلیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لەو بوارانەی کە وزارەتەکان جاران خزمەتگوزاریەکیان پێشکەش بە هاوڵاتیان دەکرد ڕاستەوخۆ وەکو مؤسسەی دەوڵەت دوجار کۆمپانیایەک ئێستا ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکرد لەم پرسە وەکو پرەنسیب و ئەمە پرەنسیپی جەنابی سەرۆکی حکوومەتەوە و ئەنجومەنی وەزیرانە بەوەی کە ئێمە دەبێت وەکو پرەنسیب بە دوو شێواز سەیری بکەین یەکەمیانەوەیە کە کوالیتی ئەو خزمەتگوزاری کە کۆمپانیا پێشکەش بە هاوڵاتی دەکات دەبێت کوالیتێکی بەرز بێت مەبەستان چییە بۆی لای بینە ڕوونتر بێت مەبەستان چییە لەوەی کە ئەم سیستم و هەیکەلیەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێک دەخرێتەوە لە ڕێگەی کۆمپانیا و خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵات ئێمە هەیکەلیەت جیاوازە بەڵام ئەوەی کە پەیوەستە بە چاکسازی مەبەستم لە خزمەتگوزاری کە کۆمپانیاکان پێشکەش دەکەن کوالیتی خزمەتگوزاریەکە پێویستە باشتر بێت واتە ئالیەتی چاودێریکردنی خزمەتگوزاریەکە دەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بێت لە هەمان کاتیشدا ڕێژەی سوودی کۆمپانیاکان چونکە ئێمە تێبینیمان هەیە لە بەشێک لە گرێبەستەکان بۆەوەی کە سوودێکی زیاتر بۆ کۆمپانیاکان بووە و سوودێکی کەمتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یان بۆ بودجێی گشتی بووە ئێمە ئێستا پێدەچوونەوەی پێدەکەین و پێداچوونی هاوڵاتی نابێت نەخێر ئەمە هەمووی پەیوەستە بە دووبارە ڕێخستنەوە و لە دەرەنجامان بە دوو شێواز هاوڵاتی قازانج دەکەێت یەکەمیان کوالیتی خزمەتگوزاریەکە دووەمیان داهاتێکی زیاتر بۆ بودجێی گشتی دەکرێت کە ئێمە دەتوانین ئەو کاتی لە پرسی بودجێی وەبەرهێنان لە بوارەکانی تر کە ئێمە دەتوانین بۆی تەرخان بکەین بۆیە پرۆسەی چاکسازی پرۆسەیەکە پێویستە ئێمە لەسەر ئەساسی پرەنسیب دەستی پێ بکەین ئەوە وەکو پرەنسیب باسم کرد بەڵام هەموو کەرتەکان دەگرتەوە و هەموو ئەو بواران دەگرتەوە کە ئێمە ئێستا کاری لەسەر دەکەین ئەوەی کە پەیوەستە بە هەیکەلیەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەیری دووبارە پێداچوونەوە بە هەیکەلیەتی وەزارەتەکان دەکەین ئێمە بودجەیەکی تەشغیلی زۆر گەورەمان هەیە بودجەی تەشغیلی زۆر جاروای لێ دێت کە لە بوارێکی خزمەت لە بوارێکە خەرج دەکەی لە مؤسسەی دەوڵەت کە هیچ خزمەتگوزاریەکی تێدا نییە و بەپێی ئەو دیراستەی کە لە بەردەستمانە ئێمە 407 خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکرد دەبێت
هەموو بودجەی تەشغیلی و هەموو ئەرکی حکوومەت لە چوارچەوەی ئەم جۆرە خزمەت گوزاریانە بێت واتە نابێت هیچ نەشاتێک چالاکیەک لە چوارچەوەی موسساتی دەوڵەت ئەنجام بدرێت کە خەرجی هەبێت و سوودی نەبێت بۆ بەنسبەت فەرمانبەرانی ناو وەزارەتەکانیشەوە هەمان ئیعادە هەیکەلە دەکرێتەوە؟ بەڵێ ئێستا ئەوەی دێمەوە خزمەتت مەبەستم بۆ وەڵامە وەربگرمەوە چونکە یەکێک لە وەزیرە بەڕێزەکان ئاماژەی بە چەند هەزار فەرمانبەرێک کردبوو لە وەزارەتەکە و بەڵام ئەوانەی کە پەیوەستن بە وەزارەتەوە گلەییان لە وەزارەتەکە هەیە. سوپاسانەکەم. دکتۆر ئەرشەد بێمەوە خزمەتی جەنابتان لە شوێنێک ڕامگرتی بمبورە لەوێ و با تەواوی بکەین. ئەوترێت یعنی توێژینەوە کراوە لە 1940ەکانی سەدەی ڕابردوو وتراوە هەر کەسێک خاکی هەرێمی کوردستان دەشتی شارە زووری بەدەستەوە بێت ئەکرێ کۆڵەکەی ماڵەکانیان لە ئاڵتون بێت. ئێمە ئەتوانین بڵێین ڕزگارکەری داهاتوو دەکرێت کشت و کاڵ بێت لە ڕووە ئابوووریەکەوە وەکو بەدیلێکی نەوتیش سیر بکرێت بەڕاستی هەر لە بوارێکی دیکە. با پێشتر جوابی کشتتوکاڵەکە بدەمەوە. ساڵی 1969 عراق ئیکتیفای زیاتی هەبوو لە بە تایبەتی لە بواری هەبوو بە ڕئیسیەکان پێویستمان بۆ نەبوو 1 کیلۆش لە دەرەوە هاوردە بکەین. دوای تێپەڕبوونی زیاتر لە 70 ساڵ و پێشکەوتنی مەکنەنەی زراعی و تەکنۆلۆژیای زراعی و شێوازەکانی کشتتوکاڵکردن و زیادکردنی بەرهەم ئێستا سەدا 30 بەرەم پێداویستی ناو خۆمان دابین دەکەین سەدا 70 کەمی کردیە لە زیاتیەوەی گەشە بکاتن. ئەوە ئاماژەیەکی سەریحە کە کشتتوکاڵ پشتگوێ خراوە. کشتتوکاڵ زۆر گرنگە بە تایبەتی لە داهاتوو. ئێستا قەیرانی کەرستەی پزیشکیمان لۆ دروست بوو لەگەڵ هاتنی کۆڕۆنا. پێشبینیکراوە لە چەند مانجدات و قەیرانی خۆراکیش دروست بێت بە سەبەبی پچڕانی سلسلەی هاوردەکردن و ترسانی هەندێک وڵات لەوەی نەتوانن بە سەبەبی کۆڕۆنا بەرهەمیان بەردەوام بکەن و ئەمنی غذاییان بکەویتە مەترسی زۆر پێشبینیکراوە کە ڕێگری بکەن لە هەناردەکردنی خۆراک و تووشی قەیرانەی قوڵ بینەوە. ئەگەر ئەکتیفای زیاتیان نەبێ بۆ ناو خۆی خۆیان مەبەستت نا بەشەکی وڵاتەکان هەناردەکارن بەڵام کۆڕۆنا ڕێگانادات بەردەوام بن لە بەرهەمیان بە ڕێژەی جاران. ئەوە وا دەکە مەترسی دروست بیت و ئەوانە ڕێگری بکەن لە هەندارەکردنی خۆراک کەواتە چەمانجی داهات و پێشبینیکراوە کە قەیرانی خۆراش دروست بێت. لەبەرەوە زۆر گرنگە گرنگی بە کەرتی کشتتوکاڵ بدرێت بەلایەن کەم بتوانین ئیکتیفای زیاتی بکەین و بەشەکی زۆری جوتیارەکانمان زەوی جوتیاریان بەجێهێشتیە هاتینە داوایان کردێت لە حکومەت ببنە فەرمانبەر یان پاسەوان. لە نەوەتەکانیشەوە درێغی نەکراوە لەوەی کە لە گوند و لادیەکانەوە خەڵک بێنرێتەوە لە ناو شارەکان بکرێن بە فەرمانبەر و موچەخۆر. بێگومان دەبی سود لە ئەزمموی ڕابردوو وەربگرین بێگومان بە تایبەتی داهات و ئاڵۆسترە بە سەبەبی ئەو پێشاتێک کە 100 ساڵە شتیوا ڕووی نەدایە ئەو ڤایرۆسە کەسش نازانین چەند دەخایانی و چەند قەیرانەکان ئاڵۆستر دەکات. لەبەرەوە زۆر گرنگە کشتتوکاڵ گرنگی پێ بدرێت ئیکتیفای زیاتیمانای بەلایەنی کەم هەتا مەترسی ئەمنی غذاییمان نەبێ. بەڵام بەنسبەت ئابووری کشتتوکاڵ داهاتە چکەممان دەدات ئەگەر بەراوردی بکەین بە پیشسازی لەبەرەوەی پیشسازی دەتوانیتن داهاتمان سەدان ئەوەندە لێ بکاتن بە بەراورد بە کشتتوکاڵ. مەسەڵەن ئێستا من نەوت بە نرخەکی زۆر هەرزان دەیفرۆشین کە نرخەکەی فرۆشتنی نێزیکە لە نرخی تێچوونی هیچ سوودەکی لێ نابین کەچی لە سنعاتی پترۆکیمیاوی 6000 مادەی لە دروست دەکرێت. توێژنەوەم لە بەردەستە کاندێک مادە هەیە لە سنعاتی پترۆکیمیاوی داهاتەکەی 1000 قاتی ئەوەیە کە نەوت بە شێوەی خاو بفرۆشی. سنعاتی پترۆکیمیاوی گرنگەکەی لەوەیە دەستەچکاری زۆری پێویستە کە ئەوە هەرێمی کوردستان ژمارەش زۆری گەنجی دەرچووی زانکۆ پەیمانگاکانی هەیە دەتوانین هەمویان بخەینە سەرکار. دوو داهاتێکی زۆر زۆر دەدات هەرێمی کوردستان لە جیاتی نەوت بە هەرزانی بفرۆشین حکومەتی هەرێمی کوردستان دەتوانین چەند سنعاتێکی پترۆکیمیاوی دابنێ لەهەر سێ شارە سەرچەکەی کوردستان ژمارەی زۆر گەنج لە خۆی بگری داهاتێکی زۆریشمان بداتێ. ئەو موچەخۆرانە کە ئێستا بارقورسینە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان بەلایەنی کەم وەزارەتی پیشسازی بتوانین موچەخۆرانی خۆی هەموو دابین کە لە ڕێگاوە پرۆژانە. وەزارەتی کشتتوکاڵ بتوانێت بەکاربەر بێت. بەڵێ وەزارەتی کشتتوکاڵ بتوانێت موچەیان فەرمانبەرانی خۆی دابین کات بانمونەکی زۆر گچکەرەوە جەناب بیرمەوە. جامیعای سەلاحەدین دە بەشمان هەبوو ئێواران بەو دە بەشە ئێوارانە کولفەی هەموو جامیعای سەلاحەدینمان دەردەینا کەچی بەشێکی زۆر لە بەشەکان داخران هەموو وەزارەتەکان دەتوانن بۆ دواوە ڕۆیشتوین. بێگومان وەزارەتی تەندروستی سیمی پرایڤەتی هەبوو کە حکومەت قازانجی دەکرد داهاتی دەست دەکەوت پزیشکەکان قازانجیان دەکرد پێویستیان بۆی نەدەکرد چن ژێرخان لە خۆیان دروستکەن هاوڵاتیش قازانج دەکرد فەرمانبەرەکانی ناو نەخۆشخانەش بەشێک لەم خەساتی ئەوان وەردەگرت هەموو لایەنەک لێ قازانج بوون دەتوانین بەو شێوە بکەین
هەموو وەزارەتەکان وایە لێ بکەین لە قۆناغی کەم خۆبژێ و بن ئەو مەسوفاتی حکومت لە موچەی سرف دەکات بێت لە شتی باشە جەناب تەنوەکو کەسێکی شارەزار بەس وەڵامی ئەم پرسیارم بنەوە ئەم کارە قورسە نەخێر سپاسانەکەم دکتۆر ینی لەو ئەو نمونەیە قسەکەی دکتۆرە شەد وەرەگرم کە باسی لە صناعاتی لە پیشەسازی پترۆکیمیایی پێم وابێ لە هەرێمی کوردستان هەنگاو نراوە بەڵام ڕەنگە هەنگاوەکە زۆر گەورە نەبێت دکتۆر ئاماژەی بەوە داوتی ئەکرێت لە شارە گەورەکان ئەمە بکرێت هەلیکار زیاترە بێ و لە جیاتی ئەوەی لە نەوت 6,000 ڕێگە استیفادە بکەین با ئێمە بە 6 ڕێگە استیفادە بەڵێ ئێمە قسەکەی دکتۆر 100% تەئید دەکەم و کە ڕاستە لە پلانی وەبەرهێنانیش کە ئەوە ئێستا کوتای بەوە لە بەردەستی ئێمە و لە بەردەستی خەڵکیشە لە دەتوان لە دەستی وەبەرهێنان وەرگرن ئێمە 4 خەتی ئینتاجی لە صناعاتی پترۆکیمیاوی با بڵێن لە پیشەسازی پترۆکیمیاوی عرضی دەرفەتی وەبەرهێنانمان کردووە کە لە داهاتوو ئیشی لەسەر دەکرێت لە دروستکردنی ئەمونیا و یۆریا کە لە غاز دروست دەکرێت ئینتاجی ئەتیلین و پروبایلین کە ئەویش دیسان لە غاز دروست دەکرێت و نایلۆن و خیۆت صناعی پۆلیستەر و هەتا دوای PVC و ئەوانە کە لە نەفتی خام و غاز دروست دەکرێت ئەمانە ئەم 4 کارگە گەورەیە کە ئێمە پێشنیارمان کردووە و خستید با بڵێن وەکو حکوومەت دەیخینە بەردەم وەبەرهێنەران بێگومان لە ڕووی پێگە جوگرافیەکەەوە بۆ هەموو هەرێمی دەبێت بۆ هەموو هەرێمی کوردستانە تەوزیعکی واش دەکرێت کە هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستان پشتگوێ نەخرێتن لەم بابەتەی بە تایبەتی دەبێ نزیکی ئەو شوێنانە بی کە ئینتاجی غاز و نەفتی لێ ئەمە وا دەکا بێگومان یعنی لە ماوەیەکی داهاتووی نزیکدا ئەگەر ئێستا دەست پێ بکرێن بۆ 2 ساڵی تر ئەمە دەبێتە بنەمایەکی زۆر گەورەی صناعاتی پترۆکیمیاوی نەک بۆ هەرێمی کوردستان بەتەنێ بۆ عێراقیش کە دەکرێت سوودی لێوەرگیرێتن و ببێتە بنەمایەک بۆ ناوچەکەش لە داهاتوودا دکتۆر باسی 6,000 بەرهەمی کرد بێگومان ئەمە لە ڕاگەاندنی ئەم پلانە ئێمە باس لەوەمان کرد ئەم پلانەی کە ئێمە دامان ناوە سەدان و بەهزاران فرسەتی ئیشکردن دروست دەکات چونکە هەر سیناعاتێک دروست دەکەی بەدەیان سیناعاتی تر لەگەڵ خۆی دروست دەکاتن بۆ نمونە لە کەرتی کشت و کاڵ ئێمە ئەمڕۆ بە حدودی 250 کارگەی پیشەسازی خۆراکمان پێشنیار کردووە زائدەن 113 پرۆژەی ئاودێریە و سامانی با بڵێن سامانی نەباتیە و سامانی ئاژەلیە کە لە پلانەکەدا هەیە ئەمە پێمان وایە ئەم پرۆژانە بنەمایەکی باش دەبن بۆ هەستانەوە بە کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە بینیتمان لە چالاکیەکانی وەزارەتی کشت و کاڵیش بە تەمامەتی داعمی ئەم پلانەی ئێمە دەکەن تا ئێستا جوتیارەکانمان چاویان لە دەستی عێراقە بەڵکو ئەو شایستەدارایانەی چەند ساڵی ڕابردوو بنێرێت ئەکید ئێمە بۆ مەسەلەی شایستەداراییەکان و فروشتنی بەرهەمەکانی خۆشمان وەکو حکوومەت ئەمە ملزەمین بازار بۆ کەرەستەی جوتیارەکانی خۆمان ببینینەوە لە داهاتوو دەبێ لە مەسەلەی تەسویقی لە ڕێگەی کەرتی تایبەتەوە یان بێگومان دەبێت لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بێ بەڵام دەبێ حکوومەت داعم بکە بۆ مەسەلەی دۆزینەوەی بازار ئەوجا لە ناو خۆی هەرێم بی لە ناو عێراق بی لە سنووری هەرێمایەتی بیان لە سنووری جیهان بێ پێویستە بازار ببێنێتەوە و تەسویقی منتەجاتی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بکرێتن بەڵام پلانی یەکەم کە ئێمە ئیشی لەسەر دەکەین و ئەوەی کە دکتۆریش باسی کە دکتۆر ئەرشاد کە لە مدایەکی داهاتوو مەسەلەی با بڵێن کەمی غیزا دەست پێ دەکات لەبەر ئەوەی کۆرۆنا تەسیری لە ئینتاج کردووە نەفت بۆچی گران نابێتەوە لە مەرحەلەی ئێستا و داهاتووەکی نزیک ئەوەیە کە ئینتاج معامل داخراوە ئینتاج کەم بوویتەوە تەڵەب لەسەری کەم بوویتەوە عرض هەیە لەناو بەحرەکان دەسوڕێتەوە کەس نەبیکڕیتن ئەمە وا دەکا ئێمە بیر لەوە بکەینەوە جارێ لە مەرحەلەی یەکەم داعمی صناعات بکەین لە ناوخۆی هەرێمی خۆمان چونکە سەتا لەوانەیە ئەگەر مبالغە نەبێ 180 ئەو منتەجاتانەی ئێمە لە هەرێمی کوردستان استیهلاک دەکەین ئەمڕۆ استیراد دەکەین لە وڵاتانی دەوروبەریان لە دوورتر لە ئێمە بەشێکی هەرە زوری ئەو استیراداتانەی کە دێتە ناو هەرێمی کوردستان ئێمە دەتوانین لە هەرێمی کوردستان ئینتاجی بکەین بە کولفەیەکی تا حدێک باشتر بە سوود وەرگرتن لە دەستی کاری خۆماڵی کە لە ڕووی مەواردی بەشەری ئێمە کەفاعاتی زۆر باشمان هەیە دەکرێت تەتویر بکردن تەدریب بدرێن لە ماوەیەکی کووردا فێری زۆر لەو سیناعاتانە ببن کە لە دەوروبەر و لە جیهاندا هەیە و با بڵێن ببێتە هۆی ئەوەی کە گەشە لە ئابووری هەرێمی کوردستان سپاسانەکەم دکتۆر عەبدولحەکیم ینی جەنابی دکتۆر جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئاماژەی بەوەدا کە هەموو هەوڵێکمان بۆەوەیە پێش جەژن موچەی هەموو وەزارەتەکان
دابین بکەین یاخود بیدەین و لەلایەکی تریشەوە حکوومەت ئاماژەی بەوە داوە کە تاقە ئەرکی حکوومەت دابینکردنی موچە نییە. من ئەمەوێت لەم نێوانەیە یعنی بزانم حکوومەت چۆن پلانەکانی خۆی ڕێک ئەخاتەوە بۆ ئەوەی دام و دەستگاکان لە کار نەوەستن و پرۆژەکانیش بەردەوام بن. بەڵێ بە تاکید ئێمە لە 11/5 وەکو بڕیاری ئەنجومەنی وەزیران کە پێشتر بڕیاری لەسەر درا کە 11/5 دەست بە دەوامی فەرمی بکەنەوە دام و دەستگاکان دەستیان پێکرد دەسەڵات دراوەتە وەزیر و سەرۆکیەکە ئیداریەکان کە خۆیان بڕیار بدەن کام بەش و کام دەستەی ئیداری دەتوانن دەست بە دەوامی خۆیان بکەن بە شێوازێک بێت ئەوەی کە پەیوەندی بە پێشکەشکردنی خزمەت گوزاریە و لە هەر کاتێک پێویست بێت ئیتر ڕاگرنیان دووبارە دەستی پێ بکەنەوە بە ئالیەتێک کە بەریەکەوتن زۆر نەبێت نێوان فەرمانبەران ڕێژەیەکی بەپێی ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی لە 30% زیاتر نەبێت لەو فەرمانگەیانەی کە کاری تیا دەکەن بە شێوازی تەناوب دەوام بکەن بۆیە ئەمە پلانێکە هەموو وزارەتەکان پلانی خۆیان داناوە و دەسەڵاتیشیان پێدراوە بەوەی کە ئێستا بەتایبەت لەم قۆناغی کۆرۆنا ئێمە لە یەکەم بڕیاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بریتی بوو لە ڕێخستنەوەی دەوامی فەرمی و ئەو کاتی ئێمە دەستمان پێکرد لە سعات 8 تا سعات 3 دەوامی فەرمی بێت بۆ ئەوەی بتوان خزمەت گوزاری بە هاوڵاتیان بگەین بەڵام لەم قۆناغی کە ئێستا دەبینن قۆناغێکی جیاوازە و پێویستی بە پلانێکی نوێ دەکەت ئەم پلانش وەکو باسمان کرد بە پێی تەقدیری وەزیرەکان دەبێت و بە پێی تەقدیری وەزارەتەکان دەبێت شێوازی دەوامی فەرمانەکان ئەوەی کە هەیە ئێمە بەشێک لە فەرمانگەکان ڕاستەوخۆ خزمەت گوزاری خێرایە دەتوان پێشکەش بە هاوڵاتیان بکەن ئێستا ئەوەی کە پەیوەستە بە وزارەتی ناوخۆ وزارەتی داد وزارەتی شارەوانی وزارەتی تەندروستی کاروباری کۆمەڵایەتی ئەمانە کارەکانی خۆیان ئێستا دەیکەن وە پێشتریش ینی بە سوپاسەوە دەتوانین بڵێن ئەم وەزارەتانە لە ماوەی قەدەغەی هاتوچۆ لە ماوەی کەرەنتینی گشتی بە بەردەوام هەوڵیانداوە ئەو ئەرکەی سەرشانیان بێت جێبەجێ بکەن و ئەنجام بدەن و تەنانەت راپۆرتی ڕۆژانەشیان هەبووە لەسەر ئەدای خۆیان و لەسەر ئەو کارانەی کە ڕۆژانە ئەنجامیان داوە لەگەڵ وزارەتی ناوخۆ و وزارەتی تەندروستی و ئەو وزارەتە معنیانی کە باسم کرد بەردەوام خزمەت گوزاریان پێشکەش دەکرد لە قۆناغێکی تر ئەوەی کە ئێمە پێویستە بیکەین و هەر پەیوەستە بە پرسیاری جەنابەت بۆەوەی کە ئێمە فەرمانبەرێکی زۆرمان هەیە کە لەوانەیە پێویستمان پێ نەبێت لەم قۆناغا ئێمە ناتوانین ئەوەی کە مافێکی وەرگرتووە و بووەتە فەرمانبەر و دامەزراوە لەسەر ئەساسی پێداویستیەکی تایبەت و لە چوارچێوەی ڕاژەیەک ڕێکخراوە ئێمە ناتوانین ئێستا پێ بڵێن ئێمە پێویستمان بە تۆنیە و بچێشوێن بەڵام دووبارە پێداچوونەوە بە ژمارەی فەرمانبەران دەکرێت لە چوارچێوەی ئاستی شەهادە و توانا و شارەزایی لەسەر ئاستی وزارەتەکان بۆیە کاتێک ئێمە باسی ڕێخستنەوەی دەرماڵە دەکەین بۆ ئەوەی وای لێ بێت یاساییەک کە لە خوێندنی باڵایە زۆر ئاسایی بێت بگوازرێتەوە کاروباری کۆمەڵایەتی کە ئێستاوان ناکەن چونکە لەبەرەوەی کێشەمان هەیە لە حەجمی دەرماڵە لە وزارەتی دەرماڵەکان ڕێکەخەنەوە یان دەیبڕن نەخێر ڕێک دەخرێتەوە هیچ بڕیارێک نەک تەنانەت لە یاسای چاکسازی نهاتووە دەرماڵە ببڕی دەرماڵە ڕێک دەخەیەوە ئەوەی کە شایستەی دەرماڵەیە وەردەگریت ئەوەی کە شایستە نییە بە تاکید لەمە دووان ناتوانانی سوود لەم دەرماڵەیە وەرگریت بەڵام مەبەستیشمانەوەیە کە ئێمە چۆن بتوانین دووبارە وزارەتەکان و کاروباری وزارەتەکان و ئەوانەی کە زۆر پێویستە بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاریەک دووبارە ڕێخستنەوەی فەرمانبەرەکان بکرێت بە شێوازێک بێت کە ئەو دەرماڵانە بڵێن وەکو باسم کرد ڕێک بخرێتەوە لە چوارچێوەی یاسا بەرکارەکان و دادپەروەری تێدا بێت بەڵام لە هەموو کاتێک بۆی ئەمە وازەح بێت و بۆ جەنابتان و بۆ هاوڵاتیانی کوردستانیش بۆی کە ئێستا لە عێراقیش خەریکی پێداچوونەوە بە سیستەمێکی نوێن سیستەمی موچە بێت یان هەمیشەیی بێت یانەوەسەرەوەیە دکتۆر بمبورە ینی من ئەبێ پرسیاری خەڵک بکەم چونکە شت زۆرە وترێت ئەنواع قساکرێت لە تۆڕە کۆمەڵایەتی ینی هەموو ئەمانە تووڕەی خەڵک بە مەبەست بێت بە بەرنامە بێت یان بە بێ مەبەست بەرامبەر حکوومەت زیاتر ینی
ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کراوەتەوە ینی بۆ نمونە باس لەوە کرێت کە 6 ملیار یۆرۆی هەرێمی کوردستان چوو بێتە دەرەوە خەڵک باسی ئەماکە من پێم خۆشە وەڵامێکی خەڵک بنەوە مادام دۆخی عێراقیش لە ئاستێکی خراپایە عێراق ئەتوانێت خۆی ببوێرێت لە ماف و شایستە دەستوریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکەوەی خێرمان پێ بکات یان ملزەمە بەوەی کە حەقی هەرێمی کوردستان بدات لە بەرامبەرەوەی هەرێمی کوردستانیش ئەوەی لەسەرەتی جێبەجێ بکات جا بۆ ئەوەی عێراق بتوانیت خۆی بگونجینیت لەگەڵ قۆناغی داهاتووی قەیرانی دارایی پێویست دەکات لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی هاوبەشیان هەبێت چونکە ئەو 6 ملیار یۆرۆیی کە جەنابەت باز دەکەی ئەمە کە ئێمە 20مانە لە خەبەر و ئەوانە کۆمپانیاکەش ڕەتی کردوتەوە بەڵێ هەر حرەکەیەکی بەڵام بە شێوازێکی گشتی هەم جوولەیەکی بڵێن دارایی لە هەرێمی کوردستان کاریگەری دەبێت لەسەر کۆی سیستەمی دارایی عێراق بۆیە ئەوانیش ئەم حقیقەتە دەزان پێویست دەکات ئێمە پلانی هاوبەشمانە بێت پلانی هاوبەشیش لە دوو ئاسە لە ئاسێکە ئەوەی ئەو خەرجیە گشتیانەی کە ئێستا حکوومەتی عێراق دەیکا بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێداچوونەوەی بۆ بکەین بە دوو شێواز یان بە شێوازێکی دائیمی کە پێمەمانیە ئێستا بتوانین لەم قۆناغە بە شێوازێکی هەمیشەیی ئەم کارە بکەین بەڵام بە شێوازێکی کاتی بێت بۆ دەربازبوون لەم قەیرانە بۆ ئەوەی بتوانین خۆمان بگونجینن لەگەڵ سیستەمێکی هەمیشەیی دائیمی لێرە ئەم ئەرکە قورسە لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداش نەمێنێت بەوەی کە تۆ بتانی مانگانە تەنها هەموو داهاتەکان هەموو قەرزەکان هەموو ئەو پشگیری نێو دەوڵەتیانەی کە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان دێت ئێمە لە چوارچێوەی خەرجیە گشتیەکان بکەین و کامەش ناکرێت عێراق بەناوی هەرێمی کوردستانەوە قەرزی وەرگرتووە بەڵێ بە هەرێمی کوردستان و لە پشتی هەرێمی کوردستان قەرزەکەشی داوەت ئەوە کێشەکە لەوەیە لێرە ئێستا بۆ نمونە ڕێکخراو نێو دەوڵەتیەکان منەظەماتی دەوڵی وڵاتان کاتێک کە پشگیری عێراق دەکەن بۆ مەبەستێکە ئەوەیە چۆن دەکرێت گەشە سندن و گەشە پێدانێکی متەوازن لە هەموو ناوچەکانی عێراق دەکرێت بۆیە کاتێک کە ئابلوقی ئابووری لەسەر هەرێمی کوردستان دادنێن حتمما کاریگەری دەبێت لەسەر هەڵوێستی ئەم ڕێکخراوانە هەڵوێستی وڵاتان دەربارەی پشگیریکردنی عێراق بە تەکید ئێمە هەموو کەناڵە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان و ئەو تەواصلی کە لەگەڵ حکوومەتی عێراقیە و لەگەڵ ڕێکخراو نێو دەوڵەتیەکان بۆ ئەوەی بڵێن ئێمە پێویست دەکات پلانێکی هاوبەشمان هەبێت بۆ گەشە پێدان و ئەو گەشە پێدانەی لە هەرێمی کوردستان هەیە پەیوەست نییە بەو پارە زۆرەی کە لە بەغدا بۆ ماناتوە بەڵکو لە هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای تێبینی لە ئەدای موسساتەکان لە خەرجی گشتی لە شێوازی ئیدارەدانی دارایی بەڵام باشتر بووە بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری عێراق چونکە ئەگەر باسیەوە بکەین ئێمە لە باشترین حاڵەت 8% یان 10% بودجێ عێراق نەگەیشتۆتە هەرێمی کوردستان تا 2014 بەڵام دەبینین ناوچەکانی تری عێراق وێرانە و ئەو خۆپێشاندانەی ئێستا لە باشوور و ناوەڕاستی عێراق دەکرێت پێوەستە بەوەی کە هیچ گەشە پێدانێک لەوێ نەبووە ناوچە سونیەکان هەمووی وێران بوون دوایەوەی کە ئەو شارانە و ئەو ناوچانە و تەنانەت 6 ملیۆن کەس ئاوارە بوون ئەمە پێویست دەکات دووبارە پێداچوونەوەی هەبێت ئەمە هەمووی پێوەستە بەوەی کە ئێمە هەموو ناوچەکانی عێراق دەبێت سەیری بکەین پێویست دەکات بە پلانێکی گشتگیری هاوبەش لەگەڵ بەغداش بکرێت زۆر سپاس دکتۆر ئەرشەد باست لە کەرتی پیشەسازی کرد وتت بکرێت شت و کاڵ هاوکار بێت بەڵام بەبێ پیشەسازی تەواو نابێت هەنگاوەکە لە ڕووی وەبەرهێنانەوە حکمی جەنابی دکتۆر محەممەد ئێستا لێرەیە چۆن ئەکرێ هەرێمی کوردستان بخرێتەوە سەر پێوە هەلی کاری زیاتر دروست بکرێ و ئەو بوارانەی کە لە بواری کشت و کاڵ و پیشەسازی گرنگن هان بدرێن تەشجیع بکرێن لە ڕێگەی وەبەرهێنەری دەرەوە ینی پارەی دەرەوە بهێنینە ناوە نەک بە پێچەوان ئەمە چۆن نەکرێت ڕاتشانی وەبەرهێنەر شتەکە ئاسانە پێویستە ژینگەکە بڕخسێ یعنی وەڵامەکەی ئاسانە نەکردارەکە وەڵامەکەی ژینگەکە لەبار بوو خەڵک بەخۆی دێت لە بەرخاتری مەنات لە بەرخاتری قازانج خۆی دێت دەزانین لە وڵات پێشکەوتوەکان سەرمایهداری گەورەیە بانق لە ئەڵمانیایە پڕ پارەیە نازانین چی لێ بکات لە دوو دەرفەتە چی وەبەرهێنان دەگەڕێتن بەڵام پێویستە ئەمان هەبی سەقامگیری هەبی ژینگەکە لەبار بیت دەبێت بڕخسەین تا بتوانین وەبەرهێنەری دەرەچی بینین بەنسبەت وەبەرهێنەری ناوخۆش وەکو دکتۆر محەممەد شکوری ئاماژەی پێکرد لە پلانی حکوومەتە کە ئاسانکاری بکات بەڵام من هەندێک پێشنیارێکم بەشێکی زۆر لە وەبەرهێنەران حەزی ئارەزووی وەبەرهێنانیان هەیە حکوومەت هەرێمی کوردستانیش تازە باسی کشتتوکاڵ کرد بە باسی کشتتوکاڵ بکەن
حکومەتی هەرێمی کوردستان زەوی کشتتوکاڵی هەیە کادری کشتتوکاڵیش هەیە فەرمانبەرێکی زۆریش هەیە کە بوویتە ئەرکەچی قورس لەسەر حکومەتی هەرێمی کوردستان دەتوانین چەمکەچی نوێ بینین مەرج نییە تەنها بە چەمکە کلاسیکەکانیش بکەین دەتوانین پرۆژەی هاوبەش لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان لە نێوان وەبەرهێنەر دروست بکەین زەوی کشتتوکاڵی هەیە کادری هەیە سیاسەتی بازرگانی و کشتتوکاڵی لە دەست حکومەت لە دەستخۆی دەتوانین هەمانجێک بکرێت پرۆژەکە دامەزرێت وەدەستی کاریش یەکەم جار لەوانە دەست پێ بکەین فەرمانبەرەکانی وەزارەتی کشتتوکاڵ بگوازنەوە سەر و پرۆژانە کە حکومەت تێدا شەریکە موچەکانیان دەکەوێتە سەر ئەو پرۆژە ئەوانەی کە لێ هاتوویان کەمە دەتوانین ڕاهێنانی پیشەیان لۆ بکەینەوە بە خێرای بیان گونجینن لەگەر سروشتی ئەو پرۆژانە بە خێرایی دەتوانین وەزارەتی کشتتوکاڵ موچەکەی لە حکومەتەوە بگوازنەوە سەر ئەو پرۆژە لە قۆناغی یەکەمدا ئەوە زۆر گرنگە کە موچەکەی لە کۆڵ حکومەت ببیتەوە بەرەمیش دروست دەکات خەڵکیش دڵی خۆشە کە بەرهەمی ناوەخۆ بەکار دەبات پارەشمان ناچتە دەرەوە لە قۆناغی دواتر کە حکومەت بەروبوومەکەی دەبینی دەتوانانی بەرامەکەی زیاد بکە ئەو جارە کردارەکە پێچەوانە دەبیتەوە لە جیاتی حکومەتی هەرێم موچە بداتەوە وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ موچەی خۆی دابین دەکات زیادەکەش دەجێڕێتەوە خەزێنەی حکومەت وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی پیشسازی بە هەمان شێوە وەزارەتی خوێنی باڵا زانکۆکانی دەتوانین لە ڕێگای کردنەوەی پارالێلی زیاتر و ئێواران ژمارەی زۆری تەڵەبەی هەتا شارەکانی تری عێراقیش ڕاکێشن نەگەو هەموو قەیرانی کوردستانەوە ساڵانە بچێ بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ قوبرس و بێگومان دەتوانین لە 15 شاری عێراق تەڵەبەڕا بچێشین لە زانکۆکانی حکومەت ئێواران بخوێنن پارە بدەن حکومەتی هەرێمی کوردستان موچەی مامۆستان و فەرمانبەران هەموو لە کۆڵ حکومەت ببیتەوە دواتر کە سەرکەوتوو دەبیتن ئاستی زانکۆکان بەرەو پێشتر دەچی لە بەرەوەی پارەی خۆیانە دەتوان ژێرخانی خۆیان باش بکەن ئەو کاتی داهات زیاد دەکات دەگەڕێتەوە خەزێنەی حکومەت وام کردەکان هەمووی پێشنیازی گرنگن و قابلیەوەن کە قابلی جێبەجێکردن لە ماوەی سەریع و کورت بەڵێ سوپاسانەکەم دکتۆر محەممەد لە کارنامەی حکوومەت هەرێمی کوردستان جەناوی سەرۆکی حکوومەت کاتی خۆی ئاماژەی پێدا کە پرۆژەی بچووک کارگەی بچووک لە شار و شارۆچکە جیاوازەکان دروست بکرێن هەلی کار دروست بکات ئەم بابەتە یعنی ئێستا بۆ نمونە لەلایەکەوە ئەوترێت جەنابتان ئاماژتان بەوە کرد کە پرۆژە وەرگیراوە مامەڵەی پێوە کراوە زەوی تاقی بەیانی وەرگیراوە دوانیوەڕۆ بە چەندین ملیۆن دلار فرۆشراوە زەوی وەرگیراوە لەلایەن کەسێکی یاساییەوە کە نابێ وەری بگرێت دواتر بە 40 دەفتەر و 50 دەفتەر فرۆشراوە کراوە بە بەنزیخانە بەڵام لەلایەکی ترەوە گەنجێک کە 4-5 کەسن کافتریایەکی بچکۆلیان لەناو پاسێک لەسەر شەقامێک داناوە بە ناوی سیمای شارەوە لێیان تێکەدرێ لە کاتێکە ئەگەر 10 کەس هەلی کاری بۆ دروست بێت بە نسبەت حکوومەتەوە هەنگاوێکی گرنگە اینجا بگاتە 100 بگاتە 1000 چەندە بێ ئێوە وەکو خۆتان چ سیاسەتێکتان هەیە و چ استراتیژیەتێکتان هەیە بۆی لێرە بەدووە ئەم هەنگاوانە ئاسانتر بکەن بۆ گەنجان بۆی ئەوانیش گلەییان کەم بێتەوە و هەلی کاری زیاتر بێت وەوە بەرهێنانی زیاتر پێش بکەوێت زانی ئەساسی دروستبوونی اقتصادێکی باش ئەوەیە حکوومەت دامی صناعاتی با بڵێن بچووک و مامنەوان بیکات بەڵێ مجموعەیەکی یەکجار زۆری خەڵک لە بازار ئیش دەکەن و دەرفەتی کار بۆ خەڵکێکی یەکجار زۆر دروست دەبێتن طبعا ئێمە کە ئەو پلانەماندانەوە مبادرەی و بەرهێنان پێشتر لە دەست و بەرهێنەران بووە و خەڵک گوتوویەتی ئەبە دروست دەکەم لە فلان شار ئێمە ئێستا هەستاون چیمان کردووە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێداویستی ناوچەکانمان وەرگرتووە لە هەموو هەرێمی کوردستان کە پێویستیان بە چ جۆرە صناعەتێکە بە چ جۆرە زیراعەتێکە بە چ جۆرە سیاحەت پرۆژەیەکی سیاحیە لە مەجای تربیە و لە مەجای سەحە و ئەوانە هەمووی تا خەڵک بێ و بەرهێنان تێدا بکە و دەرفەتی کار دروستکە طبعا هەر لە زاخوا تا خانەقین ئەم بابەتە دروستە و ئیشی لەسەر کراوە لەو کوتایبەی کە ئێستا ناومەڵێنە پلانی و بەرهێنان تێدا دروست کراوە ئەمە بۆ ئەوەیە کە دەرفەتێکی یەکسان دادپەروەری لە پرۆژەکان و بەرهێنان لە هەموو هەرێمی کوردستان فراهەم بکرێ ئەوەی کە پێی دەگوترێت دروستکردنی بنکایەکی ئابووری کە عەدالەت تێدا ڕەخسا بێتن لەم پلانە دەکرێت حکوومەت ئیشی لەسەر بکە نقطەی ئەساسی و محوەریش بۆ دروستکردنی ئەم بنکەیە ئەوەیە کە داعمی صناعات بکرێت کە صناعاتی بە تایبەتی مامنەوەند و بچووک چونکە قاعدەیەکی اقتصادی گەورە دروست دەکات و خەڵکێکی یەکجار زۆر وەگەردە خاتون و پشتگیری ئەو ئەفکارانە دەکات کە خەڵکێکی گەنج هەیە هەیتیان و گروپ بە گروپ دەتوانن صناعاتی بچووک دروستکەن و دواتر دامی اقتصادیش دەکەن چەندی قاعدەی اقتصادی لە صناعە لە زیراعە گەورەتر بێ وعاءی ضریبی بنسبة حكومات زیاتر دەبێ حکوومەت دەتوانین داهاتێکی یەکجار زۆر لە زەرائب لە باج لە داهاتوو لە اقتصاد بەدەست بێنیتن ئۆتۆماتیکی لەسەر ئەو مادە و بابەتانەشی کە لە دەرەوە ئەهێنرێن باز زیاد بکرێ بۆی بەرهەمی ناوخۆ زیاتر طبیعی حمایە منتەجی محلی بکە حمایە کرد ئەو پارەی کە پێویستە لە کوردستان ببێنێتەوە ناچتە دەرەوە و سوودی لە ناو خۆی هەرێم دەڵێ دەبێنرێتن من هاوڕێیانم پێمەڵەن کاتم تەواو بووە
زۆر سوپاستانەکەم هەرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەی وەبەرێنانی حکوومەتتی هەرێمی کوردستان، دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکوومەتتی هەرێمی کوردستان، دکتۆر ئەرشەتا مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری سیاسەتی ئابووری ماندوو نەبن لە شتان ساغ بێ بەو هیوای توانی بێتمان بەشێک لە پرسیاری هاوڵاتیان وەڵام بدەینەوە. بینەرانی زێدە ئەزیز، ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتانەکە.